بۆ خستنە ڕووی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە وەزارەتی پێشمەرگە و لە چوارچێوەی بەسەرکردنەوەیەکی ڕۆژنامەوانیدا میدیا سنتەری وەزارەتی پێشمەرگە بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەی یاسایی سەر بە وەزارەتی پێشمەرگەی بەسەر کردەوە. لەو بەسەرکردنەوەیەدا هەیکەلی فەرمانگەی یاسایی و کار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە لەلایەن لیوای یاسایی کاوە ئەنوەر نادر ڕوون کرایەوە. بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەی یاسایی سەر بە ئەمینداریەتی گشتیە لەناو وەزارەتی پێشمەرگە. ئەم بەڕێوەبەرایەتێکی گشتی زۆر گرنگی نێو بەڕێوەبەرایەتیەکانی وەزارەتی پێشمەرگەیە. پێکاتەی ئەم بەڕێوەبەرایەتیە لە سێ بەڕێوەبەرایەتی سەرەکی پێک دێت، زائیدەن بەڕێوەبەرایەتێکی تریش کە تایبەتمەندە بە کاروبارەکانی دادنووسی. پێکاتەی بەڕێوەبەرایەتی گشتی فەرمانگەی یاسایی بەڕێوەبەرایەتی لێکۆڵینەوە، بەڕێوەبەرایەتی پێڕاگەیاندن، بەڕێوەبەرایەتی کارژێڕی. لەپاڵیشە بەڕێوەبەرایەتی چتر کە کاروباری دادنووسی ڕێکدەخات بە پێی مادەی نۆ لە یاسای دادنووسی. یاسا سەربازیەکان هەر یەک لە یاسای سزادانی سەربازی و هەر یەک لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سەربازی و یاساکانی تریشی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە لە ڕووی خاننشینیەوە، یاسای ژمارە 38 ساڵی 2007 و یاسای ژمارە 34 کەم ئەندامی سەنگەر ئەویش هەر ساڵی 2007. ئەو یاسایانە لە بەڕێوەبەرایەتیمان و لە وەزارەتی پێشمەرگە جێبەجێ دەکرێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتەکەمان تایبەتمەندین بەوەی کە چاودێری بکەین، هەوڵ دەدەین لە مەودووە زیاتریش هەماهەنگی زیاتر بێ، هاوکاری زیاتر بێ، بۆی ئێمە بە هەمومان بتوانین یاساکانی کە پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگەوە هەیە، پەیوەندی بە ڕێخستنی کاروبارەکانی وەزارەتی پێشمەرگەوە، ماف و ئەرکەکانی وەزارەتی پێشمەرگەوە هەیە جێبەجێ بکرێ. ئەویش بۆی کە هاوکارمان بن لە جێبەجێکردنی ئەو مەهامە، بەوەی کە کاتێک کە دۆسیەکی لێکۆڵینەوە جا پەیوەندی بە هەر بوارێک بێ لەو فەوز و لیوا و بەڕێوەبەرایەتیانە کاری لەسەر دەکرێت، هەماهەنگ بن لەگەڵ ئێمە بۆ ئەوەی بە دروستی بەڕێکاری یاسایی بە تەواوی جێبەجێ بکرێت، بۆی جارێک کە پێویست بەوە نەکا لێرە کەم و کوڕی هەری بگەڕێتەوە، پێشتر ڕاوێژی لەسەر بکرێت، پێشتر هەماهەنگی لەسەر بکرێت، بتوانین بە هەموو لایەک بتوانین کاروبارەکانی کە پەیوەندی بە جێبەجێکردنی یاساوە لە وەزارەتی پێشمەرگە جێبەجێ بکەین. لەبارەی دابەشکردنی ئەرک و فەرمانی ڕۆژانەی فەرمانگاکە حەمیدی مافپەروەر حاجی مەلا ئەمین حاجی جێگری بەڕێوەبەری فەرمانگەی یاسایی تیشکی زیاتری خستە سەر ئەو بابەتە و ڕوونی کردەوە. شوکاری ڕۆژانەشمان لە زیاتر لە ئەمینداریەتی بۆمان دێ، هەرچی داوا و کێشە و ئەوەی پەیوەندی بە داعاوی مەدەنی هەیە یان قەزایای عسکەری مەحاکمی عسکەری هەبێت، جەرائیم هەبێت، زەواج بیت، تەلاق بیت، نەفەقە بێت، داعاوی مەسەلەن ئەنواعی داعاوی هەیە، پێشمەرگەکە توش دەبێتن ئیچەکە داعاوی چەک زۆرمان بودێ، ئەوانە هەموو دێتە ئێرە لێرەوە لە ڕێگەی ئێمە دوای تاقیقکردن و وردبینی لەسەر پەڕاوەکە حاڵەی دادگاکان دەکرێت بە پێی اختصاصی خوان. جای هەیە دادگای مەدەنیە دەنێنەوە مەدەنی، هەیە دادگای عسکەریە دەنێن لە مەحاکمی عسکەری یەک و دوومان هەیە لە سلێمانی و لە هەولێر. ئەوەی پەیوەندی بە هەولێر و دۆگوە بێ لە محکەمەی یەک دادگا ئەوەی دەکات دادبینی بۆ دەکات، ئەوەی مەحاکمی پەیوەندی بە منتقەی سلێمانی و کەلار و کەرکووک ئەوانە بێت لە محکەمەی دووە. ڕۆژانەشی شوکارمان هەیە، ینی بڵێ بێ ئیش بین بێ ئیش نینە، ئیشێکی بەردەواممان هەیە و بەریدیشمان ساڵانە لە 14 بۆ 16,000 کتاب ئاڵوگۆڕ دەکرێت، هەتا ئێستا هەروە بە محاکمیشمان تقریبا محکمەی سلێمانی زۆر زۆر داوای بین و هەتا ئێستا لە فترەی 2011 و هەتا ئێستا تقریبا 6,302 داوای بینیە، ینی حەسم کراین، ئەوانە تقریبا
آمارێکی دقیقە 6300 تێپەر کردووە هەتا ئێستا تا 2018 فترەی 2018